باسی باسکەکەین کە ئەم ساڵ بۆ دووەم ساڵێتی پار ئەم ڕۆژە جیهانیە دانراوە ڕۆژی جیهانی باسکە و باسکە وەکەزانین کە کۆمەڵێک تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە بۆی هەمەژوای کردووە کە وەرزش و یاریەکی جیاواز بێت و کەسانێکی زۆر لە تەواوی دنیاوە حەز بە یاریکردن بکەن بە تۆپی باسکە یان بینەری یاریەکانی باسکە بن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی تۆپی باسکەیە هەر بۆیە بە گرنگمانزانی کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەمڕۆ تایبەت بکەین بە باسکردن لەسەر باسکە لەگەڵ دکتۆر ڕزگار محەممەد ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق گفتوگۆی تەوەرەکەمانەکەین. دکتۆر جان فەرموو. بەخێر بێ بەیانی باش ڕۆژی بەڕێزت تا دکتۆر گیان بەخێر بەیانی باش. دکتۆر ئاسان گەیشتیتە ئێرە خۆش بووە کاتێ بە جادەکە دەی لەخوا بەزیاد بە کاتە کێشن باڵێ باشپاری بەخێر بێ زۆر زۆر سپاس. ڕۆژی جیهانی باسکەت لێ پیرۆز بێ. خۆشە ڕۆژێکی زۆر خۆشە بەفریشە و ڕۆژی باسکەش ڕۆژی باسکەشە. دکتۆرمە ساڵێکە دانراوە ڕۆژی جیهانی باسکە وایە ئەم ڕۆژە بۆچی دانراوە؟ هەر ئومە متحیدە خۆی وردەوەدا بۆنەکان جیاکاتەوە بۆ سەرجەم یاریە وەرشەکان بەدەر لەوە یاری باسکەیسا کە باسی لەسەرەکەین با یاریکی زۆر تەنمەویە زۆر گەشە کردووە لە جیهانە بە جۆرێک گەشەی کردووە کە هیچ جارێک بۆ شێوەیە گەشەی نەکردووە تایبەتریش سێفیسێ پێیا بووە لە مۆمانشگرتر ڕەگەزی مێ زیاتر ساهاتۆتە ناو بوارەکە ئەوەی کەوتت وشێکت بەکارهێنا چیە ئەوە؟ گەشە کردووە این تەنمەویە نەخێر وشێکی پێما بە بیانی بوو کاتە هیچ ئەوە هەر وەختە لە وشەکان لە قسەکان ئاماژەت تکایە فەرمووتت کەواتە خاتونەکان ئێستا زۆڕووی تێکەن؟ بەڵێ خۆی ئەمە یاری لە ساڵی 1991 جیمس نایسمێت دایمەزران مامۆسای بوو لە زانکۆی ئەمریکاوە لە کەنەدا بووە. کەنەدا باشە لەوێ لە جامعەکە تیپێکی فوتبۆلی ئەمریکی هەبووە ئەمەی فوتبۆلی ئەمریکی نەک فوتبۆلی خۆمانە بۆی زستانان دانەنیشن لیاقیان دانەبەزێ تێتی من دوو سەبەتەی قۆخی هێناوە تەختە هەڵیواسیەوە بەم لا بۆ لای هۆڵێکی خۆیانەی مەکتەبەکەی جامعەکە سیانزە قانونی بۆ داناوە کە نابێت لە یەکتری بیت و نابێت پاڵ بنێ بێکەوە بۆی عەزێتی یەکنێن بە بەردامی تۆپێکی چەرمی بۆ دروستکردن لە هەشت پارچە چەرم و بڵێن چوپێک لە ناویە بەم تۆپەی تر پاساتیان کرد و شووتیان کردو تریازەکان دوور درێژە نامێ بچمە ناو بوارە یاریکی دروست کرد بە ناوی تۆپی سەبەتە کە سەبەتێکی قۆخ بوو و تۆپێکی چەرم بووە دوای وردەوە دەمیارەیە بەم شوێ گەشەی کردو هەتاوەکو گەشەتە ئۆلۆمپیاد یاساکان هەرمایەوەکو خۆیان سیانزەکە تقریبان 12 وەکو خۆی ماوەتە لە 100 دانێکیان تۆزێک گۆڕاوە ئەژنا هەمان یاسا سەرێکی ئێسنشیاڵەکان کە این دایناوە کە جیمس نایسمێت دایناوە هەمان ئەو یاسایانە بەڕاستی خۆی داهێنەری تۆی باسکەوتەوە بەڵێ ئەو یاسایانی ئەو هەر جێبەجێکراوە تا بەڵێ ئەو بێەوەی هەستی پێ بکە خزمەتێکی زۆر گەورەی مرۆڤایەتی کردووە یاریی دروست کردووە کە ئیسا بەس لە ئەمریکا حدودی 40 میلیۆن گەنج یاری باسکتبۆڵەکە یعنی باقەر هەموو کورد کە هەر چوار پارچەکەی کوردستانە لە ئەمریکا گەنجی کچ و کوڕ باسکتبۆڵەکە لای خۆمان چۆنە دکتۆر تا چەند خەڵک لای خۆمان ئەتوانم بڵێم لەسەر ئاستی کچان ئێمە سلێمانی یەکەمین لەسەر هەموو ئاستەکان ئێمە ڕێکخراوی ژیمامانەیە خۆمڕایەنە هەڵبژاردەی عێراقم کچەکانی ئێمە ئەسپی خۆیان تاوداوام چەند ساڵی ڕابردوو لەسەر سەرجەم ئاستەکان یەکەمن و بە جیاوازی زۆریش لەسەر ئاستی نێودەوڵەتی عێراق قسە بەهۆی کچە کوردەکانی خۆمانەوە لە مانگی سێ ڕابردوو چین بۆ سەڵتەنی عومان لەوێ دووەمی عەرەب بووین لە سێفیسێ بەشداری بتوڵی غەرب ئاسیامان کرد کچەکانی تازە پێگەشتوانمان بەشداری بتوڵی دووەلیمان کرد لە ئوردون ئەتوان بڵێم خامەیەکی زۆر باش بنچینەیەکی زۆر باش ئەساسێکی زۆر باشمان بنیان ناوە بۆ کچان بەڵام وەکو کوڕان عێراق بەرەو دووەڕوە لەبەرەوەی مەبەستمەوەی چۆنە کچان بەم شێوەشکری خوا سەرکەوتون بەڵام کوڕانمان ئێمە ئاخر ئێمە لە ڕێکخراوی ژیما کە ئەم ڕێکخراوەمان دامەزران سەرەتا ئەحتیماممان بە سێ چوار لایەنی سەرەکیە بۆ پێشخستنی وەرشەوان خۆی یاری باسکتبۆڵ لە جیهانە بۆچی دامەزرا قسەیەک هەیە ئەڵێ 5 یاریکە لە ناو ساحەکە هەمان جلوبەرجیان لەبەرایە تۆپێکیان پێ مەجبورن پاس بن بە یەکتری مەجبورن تەپتەپە بکەن بۆ یەکتری مەجبورن گۆڵیشکەن بۆ یەکتری یعنی ئامانجێکیانەیە هەر پێنجیان کۆ کاتەوە ئیتر دەوڵەمەند بن فەقیر بن کاری تیمی درێژ بن کورد بن جوان بن ناشرین بن مویم ئەوەیە تۆ کارێکی بە تیم کارێکی بە کۆمەڵ کۆتەکاتەوە کە باسکتبۆڵە ئەم یاریە وای کردووە کە خەڵکان جیاوازی نەهێڵە لەبەرەوە لە ڕێکخراوی ژیما لایەنی سایکۆلۆژی لایەنی کۆمەڵایەتی لایەنی تەنانەت جەستەیی کچەکان کێن ئەگۆڕن ستایڵێکی ژیانمان بۆ دروست کردوون کە بێ شیر بخوا میوە بخوا و نان بخوا و زوو بخەوێ و مۆبایل و ئایپاد کەم کاتەوە و یارمەتی دایک و باوک بە یارمەتی دایکی ژینگە بە ئەمانەمان هەمی بۆکردن بۆیە هەستەکەی بۆکو ڕێژە نسبەتێکی زۆر پێشکەوتن هەیە لە کچانە مقارنەتەن بە کوڕان
البته لە ڕووی ژمارەوە بەس لە ڕووی جۆریەوە ئەی لەخوا بەزیە بە سلێمانی سە پێشەنگە خۆشی خاتونی پێ خۆشەوە بەدڵنیە ئەوەی کە لە دیمەنەکەی بینیمان وێڵچەریشمان هەیە ئێستا و بە خۆشحاڵیەوە ئەوە دو هەفتەیە کە بێت کارمانەسە کردووە لە شاری سلێمانی بۆ کوڕان پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە تیمی کچانیش لە ئێستاە دروست کراون کە ئەیانوێت وەکو کوڕان لە پاڵانوتەکانە بەشداری بکەن بۆ وێڵچەر قسەت چییە لەسەر وێڵچەر مەبەستی ڕەوەند لە ناوخۆشە بۆ وێڵچەر قسەت چییە لەسەر وێڵچەر من ئەم بڕام وایە خۆپی باسکە لەسەر کورسی بۆ ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەت بڵاو بۆ تۆ باسکتبۆڵ بڵاو وەکو پێم وتی ینی گەشەیەکی کردووە لە عەقڵ و لە هۆشانیە یا تایبەتتر یاری سێفیسێ گەر ئاگادار بنە نوی ساحەیە کرێ سێفیسێ بوو شەکە ئەو مەبەست لێ چێ ئەو تەلاق نییە نەترس سێفیسێ لە نوی ساحە کرێ یەک بۆرد و یەک تۆپ چواری هەر تیمێک چوار یاریکەرە سیان لە ساحەکە بێ دانەی احتیاطە مدەڕیبیان نییە ڕاهێنەریان بەڕسمی ناو ساحەنیە من کە چوون بۆ سەڵتەنی عومان بۆ نە بۆ قسە بکەم قسەم کردە یعقوبەی کچەکانیان لێ تەکنیکەل فاڵیان بۆچی بۆی کاریزمایان یاریکەرانە ئەوە بەهێز بێ خۆیان بەرن بەڕێوە زۆر گرنگە تۆ بیلۆ بکەیتەوە مەسەن ئێمە سێ کەسینی ڕەفیقێکی کەمانین سوای سیارێکە بین بۆ هەر شوێنێ بڕۆین ئەڕۆین بۆی سێفی سێ بکەین بەینەما ئەگەر تیپێکی 12 کەسی بەرین ئەبێ پاسێ بگرین و ئەبێ جلی زۆر بکڕین و ئەبێ مەسرەفێکی زۆر بکەین ئەم ئاسان کاریەکراوە بۆ ویڵچێرەکەی بەڕێزت یەکێ لە گرنگترین تایبەتمەندترین شتەکانی دنیا لە کە دروست بوو بڕای من باسکتبۆڵی سەر کورسی بچکە ئەنو مستحیلە کەسێکی کەمەندام بتوانێت باسکتبۆڵ بکات چکە باسکتبۆڵ قورسە وەکو تۆپی پێ نییە وەکو بالە نییە بالە تەوسیلەکەی ڕەفعەکەی کەپسێ بەڵام باسکە زیگزاچی تایە جەمپی تایە خۆ درێژکردنی تایە سورعەتی تایە متاوەلەی ئەوێ پێویستی بە قوی بەدەنیە لەبەرەوە گۆڕانکاریی زۆر گەورە شم تاقیم کردەوە لەگەڵیانە بەڵام بەڕاستی قورسە و کۆنتترۆلی کورسیەکە لە هەمان کادا کۆنتترۆلی تۆپەکەش بکەیت زۆر قورسە لەگەڵ کاتاوردە و دەوانیت لەگەڵ تەمرینوانە ڕایەن و کەسی کەمەندامیش توان بڵێ بخواون پێداویستی تایبەت ببورن خۆی وردە و دە پێداویستەکانی ژیانی واکە کە بەسەم کورسیتە ڕابێ ئیتر زائیدەن ئەو مووانەی کێتە سەری بەڕاستی زۆر بەهێز بوونەوە زۆر قورسە زۆر من خۆم کردومە لەگەڵیان تا گۆڵێکەکەی ڕۆح دەرچێ کاتە زۆر ئازا و زۆر بوێرن کە سەر باری لەوانەیە ئەو بارودۆخە ئەوان زاڵە بن بەسەر هەموو کێشەکانە دکتۆر ئێستا کەسێک ئەگەر پێی خۆش بێت لەم وەرزشەیە بەشدار بێت ببێت بە یاریزان وەرزشکار ئەبێت چ مەرجێکی تیا بێت ئێستا ماشەڵڵا ئەوەی باسکە کە هەر بەجە نابشتە باڵایان بەرزە بەڵام ئەبێت چ مەرجێکە تیا بێت تا بتوانانی دوێتراوە دێبێت من بڕام وایە ئەگەر مەرج نییە وەکو مەرج بڵێ ئەبێ ئەو تایە بۆ باسکتبۆڵکی وەرزش بۆ هەموو کەسێکە ئەو تا کە مندامان خاوەن پێداویستەیە بتوان وەرزشکەن خەڵکانێک کە توانای جەستەییشان زەعیفە بەڵام ئەوەی پێویستە بۆ یاری باسکتبۆڵ مێشکێکی باشە باڵات تاوان دەوری هەیە لە ڕووی تەرکیزەوە بەڵێ خۆ تەرخانکردن دیدیکەیشنی پێڵن خۆ تەرخانکردن بۆ کارێک کە تۆ بڕوات پێ کە پێی ئەگەی سەمەستەن ئەو کەسانی کە بوون بە قارەمان بوون بە پاڵەوان بوون بە چامپیۆنز ئەوانە بوون کە توانیوانە ژیانی خۆیان تەرخانکەن بۆم ئیشە باسکتبۆڵ بە بڕای من زیاتر پێویستی بە پابەندیە وەک لە مەرج پابەند بوون بە خەوتنی زوو ناخواردنی تایبەت بە یاریەکە فۆکەسکردنە سەرەوەی کە پێشکەوی کەمێک باڵات پێویستە ئەڵبەتە باڵا لە 100 ناوەڵامە تا باڵا بەرسی بێ باشتر باش تایبەتمەندی یاریەکە چییە؟ بەرزی سەلەکان ڕوبەری یاریگاکە وەکو تایمی یاریەکە چۆنە؟ وەکو باسم کرد سەرەتا کە جێمس نایسمێت بە دوو سەبەتی قۆخ دەستی پێکرد دوای ژنێکی ژناوی سێندا برنیسۆن بوون هەر لە ئەمریکا هات ئەم تەڵان کتێبێکی کرد و مانوەڵێکی بۆ کرد و بۆ یاریەکە ئەم مانوەڵی لێ وەرگرت کەمێک گۆڕانکاری کرد بۆی بگونجێ لەگەڵ کچان و ژنانە ئەو کاتە قسەی ناشریان پێوتۆ بە سیندا تەماتیان تێگرۆ پەتاتیان تێگرتۆ لەبەرەوەی بە پێی بڕوای کەنیسەی ئەو کاتە بۆ ئافرەت حرام بووکە وەرزش بکە بەڵام هەر کۆڵی نەداوە دوایی یاریەکە وردۆ دەگەشەی کردو ئێستا گەشتەوە مەرحەلەی کە یاری ساحی باسکە بریتێ لە 28 مەتر درێژی 15 مەتر پانی بەرزی حەڵەقەکە 3 مەتر و 5 بۆ گەورە بۆ مناڵ 260 البته بۆ مناڵانی بچکۆلە تۆپەکە بچووکەکەینەوە حەڵەقەکە نزمەکەینەوە ساحەکە خەتی سێی ساڵن خەتی سێی شتێکەوتۆ تی ناکەین لەبەرەوەی مناڵانە خۆشی لێ بینن وەک لەوەی منافەسە بکەن تا دوای وردەوە دەڕایەن ئەبن بە 14 لێتر لەسەر تۆپی گەورە و لەسەر حەڵەقەی تایمی یاریەکە 4 کوارتەرە هەر کوارتەری 10 دقەیە ئەم 4 کوارتەرە بڵێن 40 دقەکە ئەم دوو تیپارێکن چه زۆرترین گۆڵی کرد ئەو براوە بێ بەڵامی سۆک و پێم وتی سێفیسێ پیا بووە بیچ باسکتبۆڵ پیا بۆی سەر بەحر یعنی شتی گۆڕانکاری زۆر بەسەر باسکە هاتەوە و باسم کرد
سێفیسێ خۆی بە تەنیا عالەمێکە ینی یەک جیهانی گەورەیە وەکو خاڵەکانیش دوور بێت جیاوازە نزیک بێت جیاواز و پەنارتی شۆزەمێ خاڵە بە پێیارێکا گۆڕێ سێفیسێ ئەگەر لە دەروی قەوسە گەورەکە هەڵی دوو گۆڵە باشە بینەما لە باسکە احتیاجەکە 5 سێ نقطەیە ڕەمیە و گۆڵکردن لە سێفیسیا لە ناو خەتە سەیەکەیە یەک گۆڵە لەوی کانە 2 نقطەیە یەک نقطەیە ئەگۆڕێ بە پێی قانونەکان بەڵام لە کۆتاییاوکو باسم کرد ئەو تیمەی زۆرترین سکۆر بکە ئەوە براوە باش سەرپێچیەکان کامانەیە بەڵێ سەرپێچیەکان چی بکرێت بە سەرپێچی هەژمارەکرێت من هەمووجایە بۆ تەلەبەکانی تەبرازی و کچووکڕەکانی خۆشم باسەکە مەڵێ مە کووای سارێ لێ خوڕی لە باسکتبۆڵە ئەگەر لە زلامێ بێ بیکوژی سج نەکری ئەویان کە هیچ لە هەموو لە ئیشارەتێکی مروری بی مخالەفەتەکەن باسکتبۆڵش مخالەفەی تایە بڵێن کوشتنەکە فاوڵە ئەگەر تەشبیهەکەم ڕاست بێ مخالەفەکەش کە لە ئیشارەتەکەی مخالەفەیە پێشێلکاریە لەبەرەوە دوو جۆر هەیە جۆریکیانەوەی کە مخالەفەیەکی تۆپەکەت لێ وەرەگرنوێن بە تی مەرامبەر بەڵام جۆریچکیان فاوڵە مەسەڵەن من لە تۆ ئەمەوە فاوڵە بۆ نمونەوەکو تۆپی پێ کارتولی زەرد و بەڵێ پێنج فاوڵ کێکرێتە دەرەوە بەڵێ ئەگەر فاڵی بە ئەنقاس دوان بکەی یەکسەر بۆ دەرەوە وەکوای ئینزارێکی زەر دەوەرگرتی بێ و ئینزارەکەی دوم بێ بە سوور بزەبەت تقریبەن هەمان بیرۆکێ باش لە تۆپی پێیا جامی جیهانی هەیە مۆندیال هەیە بۆ باسکە چی هەیە دنیایەک پاڵاوانتیەک بەڕێزەکەم ینی ئیساوەکو پێم وتی باسکتبۆڵ زۆر پێشکەوتووە تەنانەت لەسەر ئاستی جیهانی سەوردەوردا هەلانێ وڵات یەکەمە سەر لە لوبنان باسکتبۆڵ یەکەمە لە پۆرتۆریکۆ باسکتبۆڵ یەکەمە پێش تۆپی پێشە لە هەنێ وڵات لە ئەمریکای سەبە بڕۆی من باسکتبۆڵ بەهێندە گەشەی کردو تێپەڕێوینانی کە سریاری NBA تااقەت نامێنێ یاریەکە ئەمنە پێشکەوتووە ینی معقولێتی تایە تۆ لە ناوەڕاستەڕاکە دوو هەنگاو بنێ و دەنگی حەلقە بکە کەپسی حەلقە بکە ئەبێ و قابلێتە چی بێ لەبەر کەسی یاریەکەی بێزارەبی ینی هەز بە نەخسەکە ئێستاکە ئەوان زۆر پێشکەوتون تو زۆر لە دواوە ینی تایبەتریش ئەگەر باسکتبۆڵە کردی بێ یا ڕاهێنەربی بخۆمێ دویاری NBA بینیوە باسکتبۆڵ زۆر بڵاو بۆتەوە و جۆرەکانیشی جیاواز بووە بەڵام ئامانجی سەرەکی کە ئومە متحیدە باسیەکە ئەڵێ کۆکردنەوەی کۆمەڵێک خەڵکی جیاواز لە ڕووی دین زمان عرق با بڵێن مەزهەب بۆ ئەوەی یەک ئامانج پێکەن دروستکردنی تیمێکە و بەشداربوونە لە چالاکیەکە کە جیاوازیەکان هیچ نایەڵێت باسکتبۆڵ ئەتوانم بڵێم زمانێکی نێودەوڵەتیە پێویست ناکە تۆ بەمەم بڵێ ئەگەر کورد بم تۆ ئەجنەبی بیا ئینگلیز بیا چوزانم فەڕەنسیبی بە قسەم لەگەڵا بکەی پێڵی پاسێک تێمە و گۆڵێکی ینی زمانێکی مشتەرەکە باسکتبۆڵ زۆر باش دکتۆر باسی پاڵەوانێتیەکانت کراوەی کە ئێستا زۆر بەرفراوانەوە زۆر گرنگی پێدرێت لە لای خۆمان ئێوە وەکو خۆتان وە کچانێکە لە لای ئێوە فێری ئەم وەرزشە بن چ دەست کەوتێکیان هەبوو چ پاڵەوانێتیەکیان بۆ ڕەخساوە ئەمانتیای بەشداریان کردو لە چه ئاستێکا بووە وەکو پێموتی بدایەت کە داوا مەزران ئێمە ڕێکخراوی ژیمە هیچمان نەبووە کۆمەڵێک کچی بناڵمان نەبوو بەڵام بە ئومێدیەوەی لە خلالی دوو لوتکەی 4 ساڵیە 8 ساڵە بتوانین هەڵبژاردێکی بەهێز بۆ عێراق دروستکەین ئەلبەتە ئەوە شێتێتی بوو سەرەتا دوایی ئەم شێتێتیە ئەچێتە بواری پراکتیکەوە کەچتە بواری پراکتیکەوە ئەزمموی لێوەرەگری کە ئەزمموی لێوەرگر ئەبێ بە واقع کە بوو بە واقع جێبەجێکی ئەمە هەرچەند دکتۆرم ڕیسکانە زۆر جار سەرکەوتنی لێکردەوە ئێستا ئەوە ئێوە کردوتانە ڕیسک بووە بەڵام ئەوە لە کۆتایە ئەنجامێکی باش ژیان کەمە شێتێتیەوێت بۆی سەرکەوی و بەرەنگاربوونەوەش تۆ بەرەنگاری کۆمەڵشتای بیتەوە کە نوێ شتی نوێ با و دایمە لەلایەن کۆمەلگاوە بە ناشرین بە غەریب سێرەکرێ بە دش سێرەکرێ لەبەرەوە تۆ بێ ئەو مەبدەئە پێشی کە خەڵکەکان قەناعەت پێ بکەمی کە تۆیکی تەواوە ئەلبەتەوە لەگەڵ کات و زەمە ئاڕوە و لەگەڵ ئاکاری جوان ئاڕوە کاتێککە تۆ کچەکەتێنی بەلای من دڵنیای لەوەی کچەکە و پارێزراوە لە هەموو ڕوویەکەوە جگە لەوەش گەشەکە لە ڕووی سایکۆلۆجی و گەشەکە لە ڕووی کۆمەڵاتی و فێرە بێ قسە بکە لە ڕووی جەستەی و سێرەکی بەهێز بۆ کچەکە و زووە خەوێ ئیتر تۆ متمانە بە ئێماکە کە متمانە من کردتەڵی کچی خۆتە کە بوو بە کچی من ئەو کاتە منە توان بە ئارەزوی خۆم و بەرنامانی خۆمان لە ڕووی هوەریەوە باسەکەم جێبەجێکەم لەسەری بۆیە کۆمەڵێک کچمان هەیە ئێستا بە بڕای من ینی ئەگەر بێ سیارێکی هەڵبژاردی عێراقی کچام بکەی کاریەکە یاخود لە بینی خوانەکارەکەن زۆر لەی کوڕان خۆشترە کچەکانی ئێمە لە بەروی هوەریترن ئێمە زۆر فۆکەسمان خستە سەر لایەنی هوەریان کارامەکان بۆی پێشیان خین لە مناڵیەوە لە بچووکیەوە باشتر یاسەکان جێبەجێەکە بەڵێ چونکە تۆکە هەتۆ لە مناڵی و سیارە لێ خوڕا لە پیربوونا لەوە چێ کەمتر حادسە بکەی کارەمەی زیاتر بەزەبت هەمان تیکرارە هەمون دووبارەکردنەوەی جوڵەیە بەڵام بە شێوازیچکە بۆ یاریکەرەکانی ئێمە زۆر پێشکەوتون و من ئومێدیشمانی لە تقریبا 5 ساڵی داهاتوە هەڵبژاردی بەهێزی سێفیسێمانە بێ عێراق تا چه ئاستێک بووە پاڵەوانەتیەکان کە بەشداریان تیا کردو بۆنم لە ئاستی عێراق ئاسیا
عرب و ڕۆژاوای ئاسیا و کاسی عالەی مەهاراتیش بەشداریمان کرد. کاسی عالەی مەهارات تەبعاً ئێمە لەبەرەوەی کوردین و من لەم شاشەیەوە ئێڵەم لەبەرەوەی کوردین و لە سلێمانیەوە هەڵقوڵاوین دایما ئەو جاتیەیە کە ئەم مناڵانە کپ بکرێنەوە. ژینان ئێمە لە جامی جیهانیە لە ئیسپانیامان بردەوە، لە تونسمان بردەوە، لە مەهاراتە، لە سکێڵە کارامەکانە، بەڵام باسی ناکەن یا تاعتیمێکی ئەلامی خراوەتە سەر تا حەدێکی زۆر. ئەژنا لە پەیجی فیبایە بنووسە هەڵبژاردەی عێراق کارامەکان خوار و 15 تیپەکەی ئێمە پیشانەیەکە لە ئیسپانیا بینەوە. لە کاتێک چی وای کردووە بۆ منە ئەم غەدرە بکرێت؟ کوردی تر کوردبوون سەختە. مەبەستمەی بە چی وایان کرد بۆ نمونە کچەکانی ئێوە نەتوانن سەرکەوتن بەدەست بێن، بۆ نمونە داوەری غەدری لێکردن؟ هەمان بەو شێوازن نیە بڵێن داوەرێک دانێن لێت بەرێتەوە، خۆ ئەوشیان کردووە تەحەدێکەوە ڕۆشتون بەڵام نەیانتوانیوە. جۆرێک لە بڵێن ڕنگانەوەی سیاسەتەکە کە ئێمە کوردین و لە عێراقا کەمینەین و پێویستەکە دایمە ئەوان باڵا دەست بن بە هەمان شێوە هەرچەنە بە دڵنیاییەوە سەرۆکی یەکێتی باسکەی عێراق دکتۆر حوسێن حەمیدی زۆر هاوکاری من و ڕێکخراوی ژیما بووە، زۆر پشتگیرمان بووە، گەر ئەو نەبووە هەر نەما بوو ئەمە ئینیانێش هەر بمێنێ. کەسانێک هەبوون پێیان وایە ئەوان لە ناو جەرگەی بەغایە کە کەپیتاڵەکە پایتەختە و حەقیشیان ینی بەڕاستی منش لەجێوان بم هەمان ئەو پراید و متمانە بەخۆبوونەمە بێ کە ئەبێ من بم نەک سلێمانی. ئێ بە بەرچای ئەوانەوە 12 یاریکەری کچی کوردیە دێت عەلەمی عێراق و جلی عێراق لە بەرەکەوە چێ بەشداری پاڵانتی عەرەبەکە بۆ ئەو خۆش نییە، ینی هەرز ناکرێ بەلایەوە لەبەرەوە ئاستەنجی بۆ دروستە. ئاستەنجەکان خۆیان لەوە بینەوە کە مەسەلەن هەوڵەیەن ناوە بزڕێنن، هەوڵەیەن زۆر جار کچەکان ناشرینکەن. بە نمونەی ئافرەتێک هەبوو لە بەغا با ناو نێنین هەروەکو نوکتە بۆ بینرانی بەڕێزی باسەکەم وتبی ئەم مناڵانە کە ئەمەنە بە ئاکار و بە پەروەردە ینیان جوانە هیەوە نییە، خۆیان وان توانێت چێ وتبی ڕزگار لیانەیە لیانێ هیچی دەست نەکەوت بۆی شتێ دروستکە کچەکانەوە کۆ کردەوە تم کچی ناوە بیرتانێ من سۆندەکەم هەڵگرت بوو دواتان کەوتم بە دارێکەوە لێمیان پێکەنیتیان بۆ شتێکی وا بۆتم ئێم لێم نەیان بۆی عاقڵ بنێەوەتیان بە یعنی ێگاتەوە ئاستەش جاریوە بەداخەوە، بەڵام ئێمە هەر کۆڵمان نەیە، ئەمە هەر من ئەو ئامانجەی ئومە متحیدە زۆر بە قوڵی کاری تێکردوم کە ئەبێ خەڵک کۆکەینەوە لە ژێر چەترێکە پێوترێ یەکسانی تێگەشتن هاوکاری یەکتر بۆ گەیشتن بە ئامانجێ باسکتبۆڵێکێکە لەوانە. پلان چییە بۆ تیمەکانتان بۆ ساڵی داهاتوو؟ بە دڵنیاییەوە 25 ئەڕوات ئینشەڵا 26 مانگی 2 لە ئیمارات بتوڵەی عەرەب هەیە هەوڵەین یەکەم بین ئینشەڵا بە کچی کورد بەڕاهێنەری کورد لەکوێ بەڕێوە چێت؟ لە ئیمارات لە شاری قاڕۆ بەڕێ ئەی لەخوا بەزیاد بۆ چاوەڕێکێنی شەڵڵا ئینشەڵا خەبەرەکەشە بیستن پێش بەخوای گەورە هەر بەشداری شەڵڵا بە یاریزانەکانتانەکەن گەورەتر ئەبن مەداگای ئاڵتون دەمەنیان تەمەنیان گەورەتر بێ پتەوترە بن ئاقڵتر و ژیرتر و بەهێزترە بن. دوو جارە بەشداریەکەین دو یاریە بینەوە دو یاریە دۆڕێنین ئاواین ینی هاوسەنگە شتەکە بەس منەمێ تایترازۆکە بەرزکەینەوە بکەین بردنەوە زیاد هەوڵ بین مەسەئینستەیانی غاز شیمال یانیش کووردە لە کەرکووکە ئێمە نورایەتی ئەوانەکەین هەوڵین یانی غاز شیمال بکەین بە یەکەمی عەرب. باشە دکتۆر لە ناوەندە پەروەردەیەکانە پێجوانیە بۆ شایەک هەبێت تایبەت بە تۆپی باسکە لە هەموو یاریگای قوتابخانەکانە سەلەی باسکە ئەبینین بەڵام کەمتر بەکارهێنرێت. ئەو وەزعی اقتصادی و مەسەلەی بایکۆت و مەسەلەی گرنگی نەدانی کەسەکان بەیاریەکە و هەروەها ئەو سیستەمە پەروەردەی کە ئێمە هەمانەی شەستەکانی سەدەی ڕابردووە ئەکرێ گۆڕانکاری تیا بکرێ وانەی وەرزش تەخەسوسی بێ زیاتر وەک لەوەی وانەیەکی عام بێت تۆپی فڕێ بۆ کۆمەڵێ مناڵ وەرزش بکەن ئەتوانی بیکەی بە تەخەسوسی مەسەن کۆرسیەکە مەتوانانی چەند یاریەک فێرکەی کۆرسی دۆم چەند یاریچکە لە نێوان کۆتایی کۆرسیەکەمە پاڵەوانتی بکرێتەوە بۆ یاریانە لە نێوان کۆرسی دۆمە پاڵەوانتی بکرێتەوە بۆ یاریەکانی کە بەو شێوە بڕوا ئەو کاتە توانی چەند پاڵەوانی لە مەکتەبەکان ئەگەر پاڵەوانتیش بکرێتەوە بولای ئێمە زیاتر بۆ تۆپی پێکرێتەوە زۆر ئەو گرنگیە بە یاریەکانی تر وەرزشەکانی تر و بەتایبەت باسکە نەیداوە بەداخەوە ئێمە ساڵان مەسەلەن ئەگەر مدەڕی بە بچوای یاریکە هەڵبژاردایی کچ بۆ تیمەکەی ئەچوو لە پەروەردەکانە سەیری مەکتەبەکانی کرد کچەکانی بینی و ئەیوەرە یاریکە بۆیانەکان ئێستا پەروەردەکان و مەکتەبەکان بە ئێمەڵێن ژیما ماڵتانەوە بێ زۆر سوپاسانەکەن لەبەرەوەی بەهۆی ئێوە یاریکەی باسکەمان بۆ دروست بۆ ئێمە عەدەدی 150 کچمان بە معدەلی هەیە ئەم 150 کچە بڵاو بنەمانە مەکتەبەکانە دۆسەیەکی کە بتوڵەیەکە کرێتەوە دو یاری کەس یاری کەر هەبێ تیمێکە بۆ دروستە بێ ئەوە ژیمایە خۆی ئێوە بەعکسەوە بێ ینی ئەبێ ئێمە بچین لە قوتابخانەکانە کچ هەڵبژێین یاری کەربێنین ڕێکریشنی پێڵەن خۆتانزان هەڵبژاردننی یاریزانە تۆ کە تیپێکە بێت تۆ ئەچی یاریکە هەڵبژێری نەک تیپەکە یاری کرد با بە شوێنەکانی کە ینی بەداخەوە بەڵام ئومێدمە ینی ئومێدمە مۆزە اقتصادیە گەر عێراق باش بێ بڕای من
سلێمانی زۆر لەبارە بۆ یاری باسکتبۆڵ چکە سلێمانی شاری ڕۆشنبیریە. بۆچی سلێمانی لە هەموو وەرزشەکانە پێشەنگە لە هەر وەرزشێکی ترا لە هەر یاریەکی ترا لە هەر پاڵەوانەتێکی دەرەوەی عێراقا بەشداریکردن هەبوو بێ سەرکەوتن هەبوو بێ سلێمانی ناوی هاتووە. سەبەبی یەکەم بە بڕای من کپکردنەوەکەیە کپتەکەن لە بەرەوەی ئیبداعی بە تایبەتیش لە مەسەلەی کچان و ژنان سلێمان زۆر پێشەنگە. سەبەبی دووەم سلێمانی شای ڕۆشنبیریە ینی بۆ وەرزش شتێکی ڕۆشنبیریە زیاتر وەک لەوەی هوەری و جەستەی و ئەو بابەتانە بێ کە باسم کرد. سەبەبی سێەم کۆمەڵێک گەنجی زۆر لە سلێمانیا هەیە کە بووە ڕەخساوە لایەن دایک و باوکانەوە مەسەڵەن ئێستا کچ ڕێ باوکودای کچ ڕێ بە کچەکەیە بێ یاری بۆ ئێمە بکە کە دیاری بۆ ئێمەکە لە هەولێرە ئەمە نییە لە دۆهۆکە هەر نییە زۆر کەمە بە حکمیەوەی لایانی عەشایری و لایانی دینی و ئەمانە بەڵام لە سلێمانیە بوار کراوەیە. ئەستێری تۆپی باسکێت چییە؟ بە بڕای مایکل جۆردنە چکە مایکل جۆردن قسەیەکی ئەڵێ بە ئینگلیزی تاوانێکم بە کوردی ئەڵێ فەشەلمێنا چەندین جارێڵێتەوە تا سەرکەوتم. خۆی وە نەهێنی هەموو سەرکەوتنێکی کۆڵ نەدانەکەیە. مایکل جۆردن توانی یاریەکە جوانکە بە بڕای من چۆن زیدان ڕۆناڵدۆی زاهرە توانیان تۆپی پێ جوانکەن تۆپیان زۆر جوان کرد زیدانیش و فێنمنەڵ ڕۆناڵدۆ بە بڕای من مایکل جۆردنی جوای کرد. مایکل جۆردن کەس جگەرێکی بەدەستۆ نەدیوە کەس مەشروعی بەدەستۆ نەدیوە کەس نەیبینێ لەگەڵ ئافرەت و شتاشتی خراپکە کەس لە گامبلین سنتەرێکا تا نەیدیوە بە درێژایی کاریێری خۆی کە تەمەنی یاریزانی بووە کاری لە خۆیان کاریگەری هەبووە لەسەر ملیارەها گەنج لەبەرەوە بە بڕای من مایکل جۆردن. کاتە تەنیا وەرزشکارێکی نمونەی نەبوو مرۆڤێکی نمونەیش بوو. بەڵێ ئێستەش وایە. زۆر سپاس بۆ بەڕێز هەل بەم نزیکانە کچانی ئێوە بەشداری بکەن لە پاڵەوانێتێکی ئیمارات مانگی دوو لێرە دیسامێ 2026 ئیشەڵڵا چاڕێکین لەوەی کە لێرە ئامادە بن ئیشەڵڵا بە مەدالیای ئاڵتون لە مانگی 2026 ئەوەمان نەماوە ساڵی داهاتووە زۆر سپاس بۆ بەڕێزت.